لە هەرچەیەک بینەر و بیسەرمانن سڵاوتان لەبێت لەگەڵمان بن بۆ خوێندنەوەی هەواڵەکان. سەرۆکی حکوومەت سەرخۆشی لە کۆماری ئیسلامی ئێران دەکات. قوربانیانی تۆپباران و بردومانی سنوورەکان بە شەهید تۆمار دەکرێن. وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند یەکەمین لیستی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی بانکی TBI کرا. دووبارە سڵاو. ئەمڕۆ دووشەممە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرسەنامەیەکدا سەرخۆشی لە کۆماری ئیسلامی ئێران کرد بۆ کۆچی دوای ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری ئێران و حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە و ژمارەیەک لە بەرپرسانی دیکە کە لە ڕووداوی تێکشکانی هێلیکۆپتەرەکەیان گیانیان لەدەستدا. ئەمەش دەقی پەیامی سەرخۆشیەکەیە. پرسە و سەرخۆشی و هاوخەمی قوڵی خۆمان ئاراستەی ڕێبەرایەتی و حکوومەت و خەڵکی کۆماری ئیسلامی ئێران دەکەین بۆ کۆچی دوای سەرۆک کۆمار ئایەتوڵڵا سەید ئیبراهیم ڕەئیسی و وەزیری دەرەوە و بەڕێز حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان و هاوڕێکانیان. لە خوای مەزن داواکارین گیانی خوالی خۆشبووان بخاتە بەربەزەی خۆی و سەبر و دڵنەوایش بە بنەماڵە و کەسوکار و خەڵکی ئێران باگشتی ببەخشێت. لەم کاتە سەختەدا هاوخەمی و هاوپشتی خۆمان لەگەڵ خەڵکی کۆماری ئیسلامی ئێران دووپات دەکەینەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەمەواتە ئەمڕۆ موچەی مانگی 4/15,000 موچەخۆر بە شێوازی دیجیتالی لە ڕێگەی هەژماری منەوە دەدرێت کە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە پارێزگای هەولێر بە مەشکۆی گشتی ئەو موچەخۆرانەی کەوا لەو مانگەدا موچەکانیان بە شێوەی دیجیتال وەردەگرت لە ڕێگەی هەژماری من بە ژمارەی هەفتەی ڕابردووەوە دەگاتە 25,000 موچەخۆر. ئامانجیش ئەوەیە کە ئەم ژمارەیە دوو هێندە بکرێت بۆ مانگی داهاتوو. ئەو کەسانەی کە لە دایکبووی ساڵی 2006ن هەروەها ئەوانش کە گرفتیان لە خوێندنەوەی پەنجەمۆر هەبووە دەتوانن سەردانی بنکەکانی کۆمیسیۆن بکەن بۆ خۆ تۆمارکردنیان. لەم بارەیەوە ڕەهێل سادق ماویلی بەرپرسی بنکەی 26-22 دیانای کۆمیسیۆنی سەربەخۆی باڵای هەڵبژاردنەکان بازاری کرمانجی ڕاگەیاند داوا لە لەدایکبوانی ساڵی 2006 دەکەین سەردانمان بکەن بۆ دەرهێنانی کارتی بایۆمەتری دەنگدان. بۆ ئەم مەبەستە دەبێت ئەم پێداویستیانە لەگەڵ خۆیان بێنن. کارتی نیشتیمانی، کارتی زانیاری، کۆپی فۆرمی خۆراک. گوتیشی ئەو کەسانش کە گرفتیان لە خوێندنەوەی پەنجەمۆر هەبووە بە هەمان شێوە دەتوانن سەردانی بنکەکانمان بکەن بۆ خۆ تۆمارکردن. بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سۆران دەڵێت ئەو کەسانەی کە لە نزیک ناوچە سنووریەکان دەبنە قوربانی تۆپباران و بردومانەکان بە شەهیدی هاوڵاتی تۆمار دەکرێن، بەڵام ئەگەر پێشمەرگە یان هێزەکانی بەرگری بن لە سەنگەر دەکرێنە شەهیدی سەنگەر. کەریم کاوە بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سۆران گوتیشی بۆ تۆمارکردنی ناوی ئەو کەسانەی کە دەبنە قوربانی بە تایبەتیش لە ناوچە سنووریەکان بەهۆی بارودۆخی سەربازی لیژنەی تایبەتمەند هەیە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری ڕووداوەکە. دواتر با پەیڕێنماییەکانی وەزارەت دەکرێن بە شەهیدی هاوڵاتی یان شەهیدی سەنگەر. ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەکەیدا دەنگی لەسەر خشتەکانی بودجێی گشتی ساڵی 2024دا هاوکات خشتەکان ڕەوانەی پەرلەمان دەکرێن بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت. نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆک وەزیرانی عێراق بڵاوی کردەوە ئەنجومەنی وەزیران دانیشتنێکی نائاسایی خۆی بە سەرۆکایەتی سوودانی ئەنجامدا بۆ مەبەستی دەنگدان لەسەر خشتەی بودجەی فیدراڵی بۆ ساڵی 2024 و پەسەندکردنی. لە ڕاگەیاندراوەکە داهاتووە خشتەکانی بودجێی گشتی ساڵی 2024 ڕەوانەی پەرلەمانی عێراق دەکرێن بۆ ئەوەی دەنگیان لەسەر بدرێت و پەسەند بکرێن. بە گوێرەی ڕاگەیاندراوی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین لیستی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی بانکی TBI کرا. دەقی ڕاگەیاندراوی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی پێنجشەممە 16 ئایاری 2024 لە چوارچێوەی پرۆسەی بە بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژەی هەژماری من یەکەمین لیستی فەرمانبەران کە زانیاری 368 فەرمانبەری سەرجەم وەزارەتەکانی هەرێمی کوردستان پێکهاتووە ئاراستەی بانکی عێراقی بۆ بازرگانی TBI کرا.
حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە ئامادەکردنی لیست و زانیاری موچەخۆران کام بانکە هەڵدەبژێرن لە نێوان 7 بانکەکانی ناو پرۆژەکە بە پێی ئەو پرۆسەیە کە بانکی ناوەندی عێراق پەسەندی کردووە و هەفتانە لیستی نوێ بۆ بانکەکان ئامادە دەکرێت. جێ ئاماژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە پەرۆشەوە بۆ وەرگرتنی خشتە و زانیاری پێویست لە بانکەکانی یاخود لە بانکی عێراقی بۆ بازرگانی دەربارەی پرۆسەی کردنەوەی هەژمارەکان و دروستکردن و دابەشکردنی کارتەکان هەروە چاوەڕێی وەڵامی داواکاریەکانی پێدانی زانیاری RFI کە لە ڕۆژی 29 مانگی ڕابردوو بۆ بانکەکان ناردووە تا ئێستام وەڵام نەدراوەتەوە. ئەم زانیارە گرنگن بۆ دڵنیابوون لە توانە و ئامادەی بانکە لە دابینکردنی خزمەتگوزاری پێویست بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. هیوادارین بانکی ڕافیدەین بۆ بازرگانی بە زووترین کات دەست بەکردنەوەی هەژماری بانکی بۆ فەرمانبەرانی خوازیار بکات. سوپاس بۆ بینەریتان.